پێش هەموو عالم لە دوای فەراتپیرواڵ وەری بگرم ئەمڕۆ. تا تۆ لە دوای فەراتپیرواڵ دووەم کەسی لە ژیاندا؟ بەڵێ لە جیاندا دووەم نەفەرم لەبەرەوەی کە 90 مانگ دەستەکا بە فرۆشتن ئەپڵ. ئێمە خۆشبەختانە لە ڕێی ئایزۆنەوە ئەمڕۆ بەدەستمان گەیشتووە. ئایفۆنەکەت بە چەند دەگات بەدەستت؟ 1389 دلار بە سعری فەرمی شەریکەی ئەپڵ. ڕاستی خۆشم یەکەم جار بڕوام ناکە لەبەرەوەی کە من هەموو وەکالەتەکان لە نزیکەوە ئاگادار بووم کەوانی کە ینی ئیدعای وەکالەتیان نەکرد ڕاستی، بەڵام کە ئەهاتە سەرفرۆشتنی ئەچۆ 2200 دلار 2300 دلار یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ تا مانگێکیش، بەڵام خۆشبەختانە من لە ڕۆژە پێش عالەمەوە توانیم بە هەمان نرخی شەریکە وەری بگرم. تا بۆ کڕینی ئایفۆنەکانی 14 و 15 و 16 ئایا قۆڕەخکاری بازەوە گرانی نرخ وای لە تۆ کەنەی کڕی یەکەم کەس بیت؟ بەڵێ زۆر زۆرانی لەوە چی هەموو کەسێ توانای ئەوەی هەبێ یان نەبێ نازانم ئەویان، بەڵام کە بە سعرێکی زۆریش بەس گوناحە پێت کە تۆ دەبڵی پاری شەریکەی پێبێی لە کاتێکا بە هەمان سعری شەریکە بێت لە هەموو عالەمە تۆ بچی بە گرانتر بیکڕی. خۆشبەختانە ساڵەمەش نەما هیوادارم بەردەوام بێ. شاشەی تقریبان گۆڕاوە لە ڕووی ڕووناچیەوە کاتێکە ئەوەی کە زۆ زەڕور و بەلای منەوە لە 2000 نیتەوە ڕووناکی شاشەی کراوە بە 3000 نیت. دایم ئایفۆن کێشەی با بڵێن باتری هەبووە و زایدن کاتێکە لەبەر خۆرا بەکاری هێنیت زۆربەی کات یان تەسویری پێکەیت زۆر شاشەکە دیار نیە. ئەم ساڵ ئەو کێشەی چارەسەر کردو و چەندین تایبەتمەندی کەش و پاتەکەشی گەورەتر کردو.